لە پەنجەی بگرە خوێنی جەرگی من هەر بۆ حەنا چاکە لە بۆ تەسچینی قەلبی زاری من لوتفێکی وا چاکە فیدات بم تۆ کە ئێستا بوویت بە هەمڕازی ڕەقیبانت ئیتر بۆ ئێمە دایم ناڵە و شۆر و نەوا چاکە وتم قوربانی تۆ بم لادە زوڵفی خۆت لەسەر ڕوخسار وتی بۆ پاسەوانی گەنجیوا هەر ئەژدەها چاکە بە ئومێدی ئەوەی جانە کە بۆنی زوڵفی تۆی لێبێ سەر و ماڵم بکەم بە قوربانی ڕێیبادی سەبات چاکە وتم من ڕۆحی خۆم قوربانی ڕووی تۆ کردە ساڕەحمێ وتی نازانی تۆ پەروانە بۆ دەوری چرا چاکە زەمانەت چونکە خۆی ئەسڵەن بەقای بۆ کەس نییە تا سەر تەماشاکەن هەمیشە بۆ کەسانی بێوەفا چاکە لە وەزعی چەرخی دون پەروەر مەبە تۆ عاجزە ئەحمەد کە چەند ڕۆژێ لە بۆ ئەشخاسی سپڵە و بێحەیا چاکە